ئیبراهیم ڕئیسی سەرۆکۆماری ئێران لە یەکەم سەردانیدا بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ئەفریقا گەیشتە وڵاتی کینیا و لەگەڵ سەرۆکی ئەو وڵاتە کۆمەڵێک ڕێککەوتنی بازرگانیان واژۆ کرد و بەڵێنیاندا پەیوەندیەکانی نێوان دوو وڵات بتەوتر بکەن. ئەمڕۆ من و سەرۆک ڕئیسی شاهیدی واژۆکردنی 5 ڕێککەوتن بووین سەبارەت بە هاوکاری لە بواری زانیاری، پەیوەندی و تەکنۆلۆژیا و تەندروستی ئاژەڵ و بەرهەمە ئاژەڵیەکان و بەرەو پێشبردننی و بەرهمێنان. ئەم ڕێککەوتن نامەیە دەبێتە هۆی بەرزکردنەوە و زیاتر قوڵکردنەوەی پەیوەندی دوو قۆڵیەکانمان و گەشە پێدانی بەردەوامی نێوان هەردوو وڵاتەکەمان. ڕئیسی بڕیارە لەم هەفتەیەدا گەشت بۆ ئۆگاندا و زیمبابۆی بکە. ئەمەش وەک یەکەم گەشتی سەرۆکۆماری ئێران لە ماوەی 11 ساڵی ڕابردوو بۆ ئەو وڵاتانە. سەرۆکی کینیا ئێرانی بە هاوبەشێکی استراتیژی گرنگ بۆ وڵاتەکەی وەسف کرد. ئەم سەردانە بە پێزا دەرفەتێکی نایە بووە بۆ ئێمە بۆ نیۆکردنەوە و زیندووکردنەوەی پەیوەندی بەهێزەکانی دۆستایەتی نێوان حکومەت و خەڵکی کینیا و ئێران. ئەفریقا لە چەند مانگی ڕابردوودا گۆڕەپانێک بووە بۆ شەڕی دیپلۆماسی نێوان ڕۆژاوا و مۆسکۆ و دوای لەشکرکشی مۆسکۆش بۆ سەر ئوکرانیا شەڕەکە کاریگەری ئابووری وێرانکەری لەسەر کیشوەرەکە هەبووە و نرخی خۆراکی لەو وڵاتانەدا بە شێوێکی بەرچاو بەرز کردوێتەوە. هەروەها زلهێزە ڕۆژئاواییەکان هەڵدەدەن پەیوەندیە بازرگانیەکانیان لەگەڵ کیشوەرەکەدا قوڵتر بکەنەوە. ڕئیسی سەردانەکەی بۆ کینیا بە خاڵێکی وەرچەرخان لە پەرەپێدانی پەیوەندیەکانی نێوان ئەو دوو وڵاتەدا وەسف کرد. ئێمە پێمان وایە دەتوانرێت پەیوەندیەکانی نێوان ئێران و کینیا بە شێوەیەکی ڕۆژانە بتەوتر بکرێت. کیشوەری ئەفریقا پڕە لە توانە و دەرفەت. ئێران لە چەند مانگی ڕابردوودا دیپلۆماسی خۆی چڕتر کردوێتەوە بۆ کەمکردنەوەی گۆشەگیربوونی و قەرەبووکردنەوەی کاریگەریەکانی سزاکانی ڕۆژئاوا و ئەمریکا کە لە ساڵی 2018 دوای کشانەوەی ئەمریکا لە ڕێککەوتنی ئەتۆمی بەسەر ئەو وڵاتەدا سەپێنراون. سەرەڕای هەموو هەڕەشە و سزاکانی نایەرەکانمان توانیمانە پێشکەوتن لە بوارە جیاوازەکاندا تۆمەر بکەین و ئەمڕۆژ پێویستە ئێران وەک ناوەندێکی تەکنەلۆژی ناو ببین. ئێمە توانیمانە سزاکانی ئێستا تێپەڕێنین و هەروەها پێگەی خۆمان لە بوارە جیاوازەکاندا بەرز کردوتەوە. سەرەتای ئەم هەفتەیە ڕئیسی دەستخۆشی لە وەزیری دەرەوەی جەزائیر کرد سەبارەت بە هەوڵەکانی بۆ پەرەپێدانی پەیوەندیەکانی ئێران لەگەڵ ئەو وڵاتەدا. هەفتەی ڕابردووش ئێران بوو بە ئەندامی ڕێکخراوی هاوکاری شانگهای چین کە رووسیا، چین و هندستان لەخۆ دەگرێت. لە مانگی سێی ئەم ساڵدا تاران ڕەزامەندی دەربڕی لەسەر زیندووکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ سعودیە بە نێوەنگیری چین. کۆماری ئیسلامی ئێران لەو کاتەوە لە هەوڵدایە بۆ دووبارە دامەزرانەوەی پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دیکەی ناوچەکەدا، لەوانەش میسر و مەغریب. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن.